کاتێک کۆبووینەوە بۆ باسکردنی چارەسەرێک بۆ شاری کەرکوک ئەو بووکەوە ئێمە پێمان باش بووکەوە لە دوای کۆمەڵێ توێژینەوە قسە و باس و دوای 6 مانگ باسکردنی ئەو بابەتە ئەو بیرۆکەیەمان بۆ دروست بووکەوە ئێمە باس لەوە بکەین کەوا کەرکوک بێتە هەرێمێکی سەربەخۆ و هۆکاری ئەم بۆ چوونەش ئەوەیەکەوە لە ساڵانی ڕابردوو بە درێژایی مێژوو ئەم شاری کەرکووکە هیچ کاتێک خێروبێری بۆ کەسوکاری خۆی نەبووە بۆ هاوڵاتی خۆی نەبووە بەردەوام دەستی دەرەکی لە شاری کەرکووکە کاری کردووە و بۆتە هۆی ئەوەی کەوا خێروبێری ئەم شارە پەرش و بڵاو بکرێتەوە لێرە و لەوێ خەڵک بیخوا جا بۆیە ئێمە وەکو مامۆسایانی شاری کەرکوک مامۆسایانی ئاینی مامۆسایانی زانکۆ و هەروەها کۆمەڵێ کەسانی ڕۆشنبیر و کۆمەڵێ کەسانی یاساناس بڕیارماندا کەوا ئێمە کارکەینە سەر ئەو خاڵە کە پێم وایە خاڵێکی زۆر باش دەبێت پرۆژێکی زۆر چاک دەبێت بۆ شاری کەرکوک و هیچ کاتێک پێچەوانەی یاسای عێراقیش نییە ئەوەی کەوا لە پشتمانە وەکو لایەنی سیاسی هیچ لایەنێکی سیاسی لە پشتمان نییەوە هیچ لایەکی سیاسیش لەگەڵ یادانە نوشتینە بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە هەرچەندێک ئێمە دەرگاکەمان واڵایە بۆ ئەوەیکەوە ئێمە لەگەڵ هەر لایەنێکا قسە بکەین بەڵام ئەوەی کەوا پشت و پەلای ئێمە باوەڕمان پێێتی لە دوای خوای گەورە پێم وایەکەوە دانیشتوانی شاری کەرکوک بە کورد و بە عەرەب و بە تورکمانەوە بە زۆرینەیان ئەم پرۆژەیان پێ باشە بێگومان ئەم پرۆژەیە ئاسەنگی دێتە پێش هەروە ئاسان نییە حزب و لایەنە سیاسیەکان دەوڵەتە ئەقلیمیەکان ئەجندا و سیاسەتی خۆیان هەیە بەرژەوەندی خۆیان هەیە بەڵام ئێمە نە حزبین لە لایەنی سیاسین بۆیە ئێمە هەڵقوڵاوی ناو شەقامی کوردین پێم وایە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە سەربەخۆین و هیچ لایەنێک یان دەوڵەتێکی ئەقلیمی لە پشتەوەی ئەم پرۆژەیە نییە ئەم پرۆژەی ئێمە تەعاروز بەپی دەستور تەعاروز ناکات لەگەڵ هیچ مادەیەکی دەستوری و بەرژەوەندی حیزبە سیاسیەکانیش بڕوا ناکەم تەعاروز بکات لەگەڵ بەرژەوەندی ئەوانە لەبەر ئەوەی ئێمە بەپی مادەی دەستور ڕاگەیاندنی هەرێمی کەرکووکی سەربەخۆ مادەیەکی دەستوریە و تەعاروزش ناکات لەگەڵ مادەی 140 لەبەرەوەی مادەی 140 مادەیەکی دەستوریە داوا ئەکات ڕاپرسی بکرێ بزانام کەرکوک بخرێتە سەر چی لایەنێکەوە پرۆژەیەکە لەگەڵ هاوپێچێکە پرۆژەکە خۆی باسی ئێستاکە کە ئێمە بەپی مادەکانی دەستور ئەمە ڕاگەیاندووە کە ڕێکاری یاسایەکان جێبەجێ بکرێت بەڵام هاوپێچەکەی ئەوەی ئێمە پرۆژێکمادانەوە بۆ مەرحەلەی ئینتیقالی کە مەرحەلەی ئینتیقالی کە مفەوەزیە یان ئەنجومەنی وەزیران لە بەغا ڕەزامەندیان دەربڕی و کەرکوک لە ڕاپرسیەکەیە بڕیاری ئەوەی دا کە کەرکوک بێتە هەرێمێکی سەربەخۆ ئێمە مەرحەلەی ئینتیقالیش پرۆژەمان هەیە بۆ مەرحەلەی ئینتیقالی کە چۆن تا هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کەرکوک چۆن ئەم شارە بەڕێوە ببرێ شەقامی عەرەبی و کورد تورکمانی بەڕاستی لەبوونی بەداخەوە لەبوونی کێشە یەک لە دوایەکەکانی نێوان پێکهاتەکان و لە دروستکردنی ئەبێ بڵێن لە دروستکردنی کێشە و سراعات لەبێنی ئەم مکەوناتانەی کەرکوک شتێکی ئاسان نییە بە ئاسانی ئێمە هەموو بتوانین شاریعی کەرکوچی بە هەموو پێکاتەکانەوە بە شێوەیەکی گشتی ڕاکێشین بەلای خۆمانەوە بەڵام بە شێوەیەکی بەرچاو برا عەرەب و تورکمانەکانمان لەم شارە و کوردەکانیش هەر سێ پێکاتەکەی سەرەکیەکەی ئەم شارە گەیشتونەتە ئاسێک کە بزاننکەوە سراعاتی تایفی و مەزهەبی لە بەرژەوەندی هیچ لایەکانیە لە ناوخۆ دەستخۆشکەریەکی زۆر دەستخۆشیێکی زۆری لێکراوین لە ئاستی ناوخۆ و کەسایەتی سیاسی و تەنانەت کەسایەتی سیاسیش بەڵام بەبێ ناوهێنان ناتوانین ناوی هیچ حیزب و لایەنێک بێنین کە لە چ حیزبێکی شتێکی دیاریکراون بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی زۆر لە دڵسۆزانی لایەنە سیاسیەکان دەستخۆشیان لێ کردوین و لایەنە حکوومیەکانیش لایەنی دووەلی ئیقلیمی و نەتەوەیەکگرتووەکان لە بەرنامەیە ئێستا داوا کراوین کەوا ئەبێت چاویان پێمان بکەوێت لە نزیکەوە تاوەکو داواکاریەکە بە شێوەیەکی فەرمی تەقدیم بکەین و کاردانەوەی هەبێت لەوێ